بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمڕۆ وەفدێکی مەکتەبی سیاسی پارتی سەردانی سلێمانیان کردو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کۆبوونەوە بەپێی ڕاگەیەندراوی هەردوو لایەن بێت دەستخۆشیان لە حکوومەت کردووە بۆ پەسەندکردنی سیاسەتی ڕێخستنەوەی دارایی لە هەرێمی کوردستان و بە هەمان شێوە هاوڕابوون لەسەر پەرەکردن لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر کۆبوونەوەکەوە ناوڕۆکی کۆبوونەوەکەوە دەرهاویشتەکانی دەکەن وایە پارتی یەکێتی لەسەر پرسی داهاتەکان ئیدارەدانی حکومڕانی و هەڵبژاردنەکان و لەسەر پەیوەندەکانیشان لەگەڵ بەغداد ئایا دەتوان ڕێک بکەون و دۆخی هەرێمی کوردستانیش چی بەسەردێت لەگەڵ بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان وەزیری پێشووتری حکوومەتی هەرێمی کوردستان قسە لەسەرم پرسانە دەکەین. کاکتۆر بەخێر بێن سوپاسیانەوە دەبوون دەکەین. سوپاس دەکەم. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانمە سەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان پارتی یەکێتی کۆبوونەوەکی چۆن دەبینی پێدوای ئەنجامی هەبێت؟ سڵاوم بۆ بینەران و بیسرانی تەلەڤیزیۆنی پەیامی بەڕێز لە ڕاستیە هەر خۆی لە خۆیدا ئەم ئەو کۆبوونەوەی کە ماوەیەکی دوورودرێژە پارتی یەکێتی بە فەرمی کۆنە بوونەتەوە خۆی لە خۆیان هەنگاوێکە کە بە ئاقاری دروست وە بە هەنگاوێکی دروست و پێش کۆبوونەوەکەش خۆمان ئەزانین کە ئەو تەلیسمەی کە لە نێوانی بەڕێزان مەسرور بارزانی و قووە تاڵەبانی هەبوو شکا یەکتریان بینی بۆ بەشداری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کرا ئەمانە هەموو ئیشارەتێکن کە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆژ تەواوکەری ئەو هەنگاوانە ئەبێ کە بڕیاری چوونەوەی تیمی یەکێتیدا بۆ حکوومەت و بەرەو هەنگاوەکانی تر بەرەو هەڵبژاردن و بەرەو ئاساییکردنەوەی پەیوەندیەکان هەنگاوەنەن وە کێشە داراییەکان کە ڕێکەوتنی پێشووتر جۆرێک بۆ ئێستا و ڕێکەوتنە بە ئاقارێکی تر بگۆڕێ لە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان ئەمانە چاوەڕێکراون لە ئەوانە و من بە پێش بۆچوونی خۆشم لە ڕاستیە ئیتر لەم قۆناغەدا هەردوو حزب بەسەر کێشە ناوخۆیەکانە نازاڵە بن و بۆ ماوەیەک ئیتر ماوەیە چەند دوور و درێژە بێ لە ڕاستیە هیوادارین کە ماوەیەکی تا زۆر دوور و درێژ بێ و هەرگیز تەنگژەیە لە بینی ئەو دوو حیزبە نەبینینەوە بەڵام بێگومانە ئەم دوو حیزبە لە ڕابردوویەکی دوور و درێژەوە ململانێ و ئەمانانە هەموو کەشتێکی ئاساییە ململانەکان بەڵام گرنگەوەیە نەکەوێتە ئەوەی کە کاری پێکەوەیی ببێتە کێشە لە کاری پێکەوەییان چونکە ئەوان بمانەوە نەمانەوێت دوو کۆڵەکەی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانن کە ئەڵین حکوومەتی هەرێمی کوردستان واتە بڕیار بەدەستی سەرچاوی بژێوی خەڵک بڕیار بەدەستی سەقامگیری و ئارامی خەڵک بڕیار بەدەستی بدەستکەوتی خەڵکی کوردستان لە بەغا یان مەترسی لەسەر دەستکەوتەکان بۆیە هەتا ئەم دوو حیزبە بەیەکەوە کار بکەن کە پێویستەوە بن ئەم باسانی کە باسمان کرد مەترسیان لەسەر کەمە بێتەوە بەڵام هەر دڕدۆنگێک لە نێوە لە بەیەکەوە کارکردنی ئەم دوو حیزبە ئەبێتە هۆی ئەوەی کە هەم دۆخی ئابووری هەم دۆخی ئارامی و سەقامگیری هەرێم هەم دۆخی کورد لە بەغا هەمانە هەمووی بەرەو لاوازی و شڵەژان بڕوە. باشە بەس بۆچی دکتۆر لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی هەردوولاش بڕیارێکی یەکلاکەرەوە نابێنرێ لە بازەوەکەی بڕیارن داوە کۆبوونەوەکانیان بەردەوام بن و لە داهات بە بەشی هەڵبژاردننی پارتی مەکتەبی سیاسی یەکێتی کۆبوونەوە ئەنجام بدەن شاندەکان شاندی بڕیار بەرەزنی لە ڕاستیە خۆی هەردوو حیزب کۆمەڵێک دامەزراوەیان هەیە بۆ ئەوەی ڕێزە دامەزراوەکانی خۆیان بگرن کە ماوەی چەندین کۆبوونەوەیان پێشتر کردووە دەستگاکانی هەڵبژاردن بۆیە ئەگەر لە لای خۆشیانەوە بڕیارەکەش درابێ بەڵام بە شێوازێکی تر ئەیگەڕێنەوە بۆ ئەو دەستگا پەیوەندیدارانە بۆ ئەوەی چۆن ئەڵێ شکڵێکی دامەزراوەی وەربگرێ دەنا بە بۆچوونی من ئەو کێشە هەڵپەت سێراوانەی کە هەبوون چارەسەریان بۆ کراوە چارەسەریان بۆ کراوە جا شێوازی چارەسەرتنەکە بێگومان هەرەوەی مەرج نییە هەموو ئەو داواکاریانەی کە یەکێتی و تەنانەت تەنها یەکێتی ناخۆر ڕاستە حیزبەکانی تریش جگە لە پارتی کۆمەڵی داواکاریان بەیەکەوە هەبوو و پارتیش کۆمەڵێک داوای هەبووە کۆمەڵێک هەنگاو هاتوۆتە پێشەوە مەرجنی هەموو داواکاریەکان ئەمە دانوستانە بەڵام ئەگەنە خاڵی هاوبەش پێدوای کۆبوونەوەی لوتکەش بکرێت لە بینی سەرۆکیەکەتی و سەرۆکی پارتی بێگومان هیچ ئەوە زۆر ئاساییە بەتایبەتی ئەگە تۆ سەرنج بدەی کاک باڤڵ هەمیشە بەڕاستی بە جیاواز سەیری کاک مەسعود بارزانیان کردو نەکرد ئەو هەموو یەکێتیش و
ئەمڕۆژ لەو چاوپێکەوتنەی خۆی لەگەڵ دەستگار ڕۆژنامەوانەکان بە ڕێزێکی زۆرەوە کە ئەبێ واش بێ لە ڕاستیە کاک مەسعودیان لە دەرەوەی ئەو ململانیانە دانابوو کە هەن و لەبەرەوە ئەوە شتێکی ئاساییە و ئەبێ ئاساییش بێ و ئەوەش لە قازانجی خەڵکی کوردستانە بەدەر لە تێڕوانینە حیزبەکان ئەمە وەک دیسان دووبارەیەکەمەوە ئێمە قەدەری خەڵکی کوردستان لە ڕاستەیە بمانەوە نەمانەوێ بەدەستێکێتی پارتیە هەتا ئەم دوو حیزبە سەرکردایەتێکی دوور مەودا و بەرژەوەندی ویستی خەڵک و چۆن ئەڵێ پابند بە بەرژەوەندەکانی خەڵکەوەیان هەبێ لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە خۆخواانە کرد ئەگەر واژ نەبن خەڵکی کوردستان زرە دەکا تۆ سەیریکە ئێمە بەدەر لەوەی کە ئەگەر بێت و ئەم دوو حیزبە دوورکەونەوە لە جەماوەرەکەی خۆشیان ئەتۆرێنن بەڵام دیسانەوە خەڵکی کوردستان بەگشتی زرە دەکا ئەوە نییە حیزبێک ئەمڕۆ گوێنەداتە جەماوەرەکەی سپێنێ لە هەڵبژاردن دەنگ نایانێ خوا حافیز لە دەرەوەی ئەچێتە دەروی حکم نەخیر ئەم دوو حیزبە هەتا ماوەیەکی درێژ ناتوانم زەمن تهدید بکەم بەڵام تا ماوەیەکی درێژ ئەم دوو حیزبە دەسەڵاتی کوردی ئەمەدەستەوەی ئەمێنێستەوە دەسەڵاتەکەشیان ئەمێنێتەوە لەبەر پارە و لەبەر چەک پارە و دەسەڵاتی ئەمنی دەسەڵاتی چەک هێزی چەکداری ئەمانە هەمووی لای ئەم دوو حیزبن و ئەم دوو حیزبە دامەزراوەی نیشتیمانی لە 1992 کە هەیە هەرێمی کوردستان بەداخەوە نەبووتە ئەوەی کە ئێمە دامەزراوەی نیشتیمانیمان هەبێ بۆ نمونە ئەگەر ئێمە لە وەزارەتی پێشمەرگە لە ساڵی 92ەوە بە داواکردنی ساڵی لەدایک بوون ئەوەی کە پێڵن موالیت بەو داواکردنە هێزی پێشبەرگەی وەربگرتایە و کۆلیژی سەربارزی بۆ هەمووان کراوە بووە لە زاخۆ و لە قەڵاتچوالان ئەمڕۆ هێزەکانمان بەڕاستی پێویستی بەو ناکرد هەموو ڕۆژە کۆبووبنەوە ئەمریکا بڵێ یەک بگرنەوە ئەو بڵێ یەک بگرنەوە کە یەکگرتنەوەکانیشان ڕاستیا شکلیە ئێستا چەندین لیوا هەیە خۆڵێن لیوای هاو بەشن بەڵام لە ڕاستیا ئەو لیوانش یەکیان نەکردێتەوە ئەو لیوانە تەنها لە ڕووی ئیداریەوە دەنا فەرمان هەر لە سەرچاوی حیزبە وەرەگرێ بۆیە ئەمە واقعە اینجا چەند بن پێم خۆشەیە پێم ناخۆشە مەشتێکی ترە ئەم واقعەوە ئەکا چارەنووسی منی هاوڵاتی هەرێمی کوردستان بەدەست یەکێتی پارتیەوە بێت چارەنووسم لە ڕووی داراییەوە لە ڕووی ئارامی و سەقامگیری و ئاسایشیەوە لە ڕووی دەستکەوتەکانم لە بەغاوە بۆیە ئەبێ ئەمە لە حەقیقەتە ئەگەر لە دەرەوەی ئەو دوو حیزبەش بین هەموو دوو ئاخوازیەوە بین کە ئەم دوو حیزبە پەیوەندیەکانیان باش بێ ئەم دوو حیزبە سەرکردایەتێکی ژیر و عاقڵمەندیان هەبێ بۆ ئەوەی چۆنەڵی تووشی تەنگژە نەبی باش بەس دکتۆر بۆ چونێک شێ دەڵێن نەئاشتین گرژی پارتی وێتیسیان لە بەرژەوەندی خەڵکدانی کاتێککە گرژن ڕنگدانەوەی خراپیە دوایی کە ئاش دەبنەوە زیاتر بۆ بەرژەوەندی حیزبی ڕنگدانەوەی کێتۆی نابێت لە سەرجانی خەڵک ناناوانە کە گرژە بێ سا تۆ سەیری کام شەش مانگەی ڕابردوو کە گرژ بووە تۆ سەری بازارکە لە هەموو کە سوکارمان هەیە کە خەڵکی کاسپین لە بازارە تۆ سەری کە بازارکە هەمووی وەستاوە خەڵک تەنهاشتە ناچاریەکان بەڕاستی پێویستە ناچارەکانە کڕێ بۆ لەبەرەوەی ئەم نازانێت سپێنێت چی ڕوو ئەدا ڕەنگە بۆ منێک ئەم گرژیەشیان ئەوەندە کاریگەر نەبوو بێت چکە ئەزانم ئەم گرژە ناگاتە چۆنڵی مریشکە ڕەشە پەیوەندەکانەوەین بەڵام خەڵکی گشتی خۆ بەڕاستی ئەخبارێکی ناخۆش لە تەلەڤیزۆن ئامشە و کارەکاتە سەر بازار بۆیە پەیوەندەکانی یەکێتی پارتی کە گرژیان تێکەوتووە گرژی لە ناو بازارڕ پیا بووە بە دۆخی ئەهرامی ناو خەڵک زەرری بەرکەوتووە بەڵام کە ئاشتیانە بێ خەڵکیش بەڕاستی ئارامترە ئاسوودەترە دڵنیاترە لە ئایندەی ڕاستە بەرژەوەندی خۆیان لە ئاشتێکایە بەرژەوەندیان زیاترە بەڵام دیسانەوە ئەڵێمەوە بەرژەوەندی خەڵکیش لەگەڵ ئاشتێکایە بە دەرچکە بەرژەوەندی ئەوان لە گرژیا بیا لە ئاشتیا بێ بەرژەوەندی خۆیان پارێزراوە یعنی تۆ تەسەوری ئەوە مەکەن لە حاڵەتی ئاشتی و شەڕ ئەوان بەرژەوەندی خۆیان هەر هەیە ئەوان سەرچاوی داهاتی خۆیان سەرچاوی لە هەموو کاتەکانە تەنانەت لە کاتێکا کە هەموو هیچ کێشەیەک نەبووە بەڕێزان ڕۆحی شاد بێ ڕەوان شاد مامجلال لە ژیانە بۆ کاک مەسعود هەر لە کاتی یەکگرتنەوەی ئیدارەیە هەموو مانگانە $10 ملیۆن بە فەرمی لە بودجەی هەرێمی کوردستان بۆ یەکێتی بۆ پارتی هاتووە حیزبەکانی تریش پارەیان وەرگرتووە لەبەرەوە لە ڕاستیە ئەوان
کە گرژیانتی ئەکەوێ خەڵک زەرمەندە بێ ئەبێ ئەمە لەو حقیقەتە بگەین کە گرژی لە نێوانیەکێتی پارتی زەرمەندیەکەم خەڵکە ئەنجا خۆیان باشە بەس وەکو ئەو شەژمانکە کە گرژ بوون دیار بوو لەسەر چی بوو هیچ پەیوەندێکی بە بەرژەوەندەی خەڵکەوە یاخود زیاتر لەسەر مەسەلەی دەسەڵات و دەسەڵات بەسەر مەسەلەی دارایی لەسەر ئایندەی بڵین پەرلەمان نەخشەکی پەرلەمان چۆن بێت لە ڕاستیە ئەوەی کە ئەوترا کۆمەڵێک فاکتەر بوون یەکێکیان کە هەمووی دیارە ڕاستیا کێشە لەسەر یاسای هەڵبژاردن هەبوو ئەو یاسایە کە بگۆڕدرێ بە فرەبازنەی و دەنگی کۆتاکان بگۆڕدرێ و سجیلەکە ئەمانە بەڕاستی شتێکی داواکاری حەقیقی بوون نەک بۆ مزایدەکردن بن و هەرێکێتیژ نەبوو حیزبەکانی تریش هەمان داواکاریان هەبووە لەبەرەوە ئەوە هەموو هەڵبژاردنێک کە ڕێژەی نەزاهەتی هەڵبژاردنەکە باش بێت و مافی دەنگدەر پارێزراوتر بێ بێگومان هەموو ئەو بەرژەوەندی گشتیە ئەوە ناچێتە چوارچەوەی بەرژەوەندی حیزبیە ڕێککەوتنی تەواوەتی نەکردەوەی کاکتۆر کۆمەڵێک هەنگاو لە پێشسەرەتا شاوتم لەسەر کۆمەڵە خاڵێکی گرنگ ڕێکەوتون کە ئەو خۆوتم هەموو شتەکانی شەرت نییە بە یەک پاکێت تۆ چەند ساڵێک سەر یەک یاسا ڕۆشتوی ئێستا یاساکە هەنگاو بە هەنگاویش بنرێ بەڕای منەوە کۆمەڵێک هەرکردنەوەی خۆی بە فرەبازنەی و سجلی دەنگدان لەسەر سجلی بەغابێ و ئەمانە خۆی لە کۆمەڵە دەستکەوتە لە قازانجی دیموکراسی و لە قازانجی لەسەر دەنگدانی خەڵک کارەکردنەوەی ئەمە بڵین ئەمە یەکێک نییە ئەمە یەکێک کارەکردنەوەی کۆمیسیۆن ئەتوانێت کارا بکرێتەوە پەرلەمانە و لەسەر فرەبازنەیە کەش کێشە نەماوە ئێستا باوەڕ ناکەم کێشەماوێ خیر کێشەی کتێکاتەکان ئەو چۆن لەسەر کۆتاکان على ئاساس کە کۆتاکان خۆیان بڕیار بن چۆن بە چ شێوازێک ئەوان بچنە دەنگدانە و تەسەورەکەم لەسەرەوەش بگەنە ڕێکەوتن وە کێشەی داراییش لە حقیقەتە ئەگەر ئێمە حکوومەتین ئەبێ یەک خەزێنەمانە بێ ئەگەر کانتۆناتیشین ئەمە جیایە ئێمە بەخۆماڵێن حکوومەت یاریمی کوردستان کەواتە پێویستە یەک خەزێنەمانە بێ جا ئەگەر ئەمە پێشتریش ڕێکەوتنی لەسەر کرابێ ڕێکەوتنەکە هەڵە بووە پێویستە ڕاست ڕێکەوتنی سروسیە 50 باڵێ ئەمە هەر کەسە لەسەر بودجەی داخلی خۆی موچە تەواو کات و ئەمانە ئەمە ڕێکەوتنێکی هەڵە بووە پێویستە هەرێمی کوردستانی خەزێنەی هەبێ ئەم بودجێ موچە سیادیە پێویستە موچە لە ڕاستیە سیادی بێ هیچ علاقەی بەوە نەبێ داهاتی دووەک چەندە داهاتی هەڵەبجە چەندە ئەمە سیادیە فەرمانبەری حکوومەت یاریمی کوردستانم من ئیتر لە زاخۆ بم یا لە هەڵەبجە بم ئەمە سیادی هیچ لە قسەیتیان ناکرێت داهاتەکانی تر لەسەر ڕێژەی دانیشتوان بەڕاستی خۆ ئەمە دروستەکەیە بۆ ئەڵێ ئێمە بەداخەوە بودجەمان نییە بەداخەوەمە چەندین ساڵە بە بیانووی ئەوەی کە لە بەغاوە بودجەنایە یاسای بودجەمان نییە ئەینا ئەبێ بودجەی هەرێمی کوردستان چۆن لە بەغا سیادەکان لێ دەرەکرێ ئەمیش لێرە سیادەکانی لێ دەرکرێ ئەوەی مایەوە دابش بکرێ بە پێی ڕێژەی دانیشتوان بەسەر پارێزگاوی دارە سەربەخۆکانە ئەمە ڕێگا دروستەکەیە جال ئێستا ئەوەی ئەوترێ ئەوەیە کە ڕێکەوتون لەسەر ئەوەی خەزێنە بێ بە یەک خەزێنە واتە یەک داهات بکرێت خەزێنەوە بۆچنی خۆت پێ لە کوردستان قەت خەزێنە نەبێ بە یەک خەزێنە ئەوەی حکوومەت یەک قاسی حکوومەت من ئەوەی حکوومەت دەڵێن بەدەر لە قاسی حکوومەت قاسی تر هەیە بە قاچاق شت ئەبرێ ئەمە ئەکرێ ئەمە ئەمێنێ و ئەمە تەنها بە هەرێمی کوردستانیشەوە نییە عێراق ئەوەندەی قاچاقچێتی تیا هەیە لە ڕاستیە بڵین کە ئێستا خۆمان لەگەڵ عێراق سەیرەکەین ئەوەی قاچاقچێتی لە عێراقی ڕەنگە لەکەم وڵاتی دنیا هەبێ و بە فەرمیش یانی تەنانەت هێڵی جیاوازیان هەیە هێزە چەکدارەکانی عێراق هێڵی هێنانی کەلوپەل و چی و چی ئەمانەی جیاوازیان هەیە ڕەنگە ڕێژەیەکی ئەجگار کەم لە داهاتی سنوورەکانی عێراق بچێتەوە خەزێنی عێراقیش ئەمە عێراقیش بۆیە هەرێمی کوردستانی وایە هەتا نەبین بە خاوەنی هێزێکی یەکگرتووی نیشتیمانی لە سەربازی پێشمەرگەیی ئەمنی و ئەم دابەشبوونی داهاتە لە ڕێگای ترەوە ئەمێنێ بەڵام باەوازەوە بێنی پەیوەندی بە دابەشبوونی داهاتی بێگومان ئەی خۆ تۆ گەر هێزی چەکدار نەبێت چۆن نتوانی بە قاچاقشت بێنی ئەگەر ئێمە هەموو لە بیرمانە لە زمانی پاشایەتیە بازەکەن ئەڵێن پۆلیسێک عریفێک لە ڕێگای کەرکک بەغای توانیت دایان قاچاقچی بگرێ ئێ باشە بۆ ئێستا خێرە ئەکتۆر بەڕاستی ئەمە بمانوێنەمانێت لەجۆکو هەمان مشکلی عێراقە بوونی چەکدار لە دەرەوەی هێزی فەرمیان کە فەرمان لە
حکوومەت وەرنەگرێت داهاتیانی بۆ حکوومەت خۆیەکی کێشەکانی حکوومەتی ئەمە چییە کە نەیتوانیوە بەڕاستی قۆرخی داهات و قۆرخی چەک بکە حکوومەت ئەرچی ئەوەیە قۆرخی داهات بکە داهات خۆی تەنها خۆی بکاتەوە بۆ قۆرخی چەکداریش بکە چەک تەنها خۆی بێ حکوومەتی سەرکەوتووە حکوومەتانن کە لە دەرەوەی خۆیان هیچ کەسێکی تر چەکی نییە و هیچ کەسێکی تریش توانایەوەی نییە پارە و داهاتی فەرمی کۆ بکاتەوە باشە بەس بەڵام با ئێمە واقعی بین ئەمە لە کوردستانە لە قۆناغەکانە وەکو وتمان بە فەرمی با حیزبەکان بە فەرمی لە خەزانەی حکوومەت و با بە پارەکە وەرگن من کە باسم کرد بە پێی یاسا حیزبەکان کوڕە لە سەر ئەوشە با بە زیایستی وەرگن خۆ جاران وەکو پێ باسم کرد 35 میلیۆن دلار بۆ پارتیە چوو 35 میلیۆن دلار بۆ یەکێتی چەند میلیۆن دلار بۆ یەکگرتو بۆ کۆمەڵ بۆ گۆڕان بۆ هەمووی چووە پیاسە حیزبەکان کەمێک دەڕۆیش بۆ حیزبەکان بەڵێ ئەخمە بەستم ئەوەیە بە پێی یاسا هەندێکیش بە پێی یاسانە هەندێکیان پارتی و یەکێتی وەکو هەدیەیاندانێ ئەمە شەر هەبووە ئەمەش هەبووە کاکە لە پێش هەڵبژاردنەکانە ڕەنگە لە شوێنی تریش وەریان گرت بێ بەڵام با ئێمە واقع ببین کە ئێستا ئەمە مەحاڵە داهات بڵێن و هێزی چەکدار چێتە ژێر دەسەڵاتی حکوومەتەوە لە 100% بێگومان هەیە ناڵن بەڵام لە 100% مەحاڵە بچێت با لانی کەم موچەی خەڵک چۆنڵی قوتی خەڵک ئەوەی کە لانی کەمی پێویستەکانی ژیان و پێویستی پرۆژەکان ئەوە بچێتە خەزێنە فەرمیەکەەوە لە هەولێر و ئەوە بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی دروست دابش بکرێتەوە ئەو هەنگاوێکی دروستە ئەنجای خاڵیتی گرنگ کاک حەکیم ئەگەر ئەم ڕێککەوتنەی هەرێم کە من ئومێدەوارم جێبەجێ بکرێ و تەسەورەکەم جێبەجێش بکرێ و ئیتر لێرەوە بەڕاستی ئێمە بودجەیەکی دیاریکراومان لە بەغدا بۆ دێ هاتنی ئەم بودجە دیاریکراوە لە بەغدا قازانجی زۆرە نەک لەبەر ئەوەی بڕەکەی زۆرە بە تەنها یا بڕەکەی یەکسانە بۆ پارەیە کە لە نەوت فرۆشتی نەوت دەستمانە کەوت لەبەرەوەی بڕەکەی دیارە کاتێ بڕەکەی دیارە بێ لادان لەو بڕە دیارە ئەستەمە من ناڵێم ئەوە 100% وەکو بۆ خەڵکی کوردستان وەکو خۆی 100% سەر بکرێتەوە ڕەنگە لێرە شەو لەوێشەوە چۆن ئەڵی کوردەواری قاچ و قورچی لێ بێتەوە بەڵام ڕێژەکەی ئەجگار کەمە بێ ئەوەی پێشوو کە خۆمان خاوەنی فرۆشتی نەوت بووین وچی دیار نەبەوە ڕاستی نازانین داهاتەکە هاتوون سەری مانگ و تویانە ئەوەنە میلیۆن دلار ئەوەی بۆ موچەوەی بۆ تا ئیتر منی هاوڵاتی یان منی چاودێر یا جنابتی ڕۆژنامە نووزیایکی تر بەڕاستی تەخمینەکە ئەگەر هەشتێ بڵین ئەگەر بڵین وایە وانە لەبەرەوە ناتوانین بەس ئەمەی تر لە بەغاوە دێ دیارە تریلیۆنێک و 200 میلیاردی نات بۆ نمونە ماگانە دێت ئەوەی بۆ موچێ ئەوکەی تریشێ بێدا باش بکرێ ئیتر لەم دابشکردن و موچە ڕێژەیەکی بە هەدەرە درێیان نا کەمە زۆر کەمە بۆیە هەرێمی کوردستان قازانجەکە زۆریش و ئەنج ئەمە ئەبێ ببین بە خاوەنی یاسای بودجە مادەم بودجەمە لە بەغاوە بۆ دێ ئیتر بەهانەیەک نامێنێت کە هەرێمی کوردستان خاوەنی بودجە نەبێت بۆ ناتوانین ئێمە جاران بودجی تەواوکار هەبوو کاکە حەکیم جاران کە داهات لە بەغا زیایە کرد ئەمود لە شەژمانی داهاتووە بودجێکی تاواکاردانن بودجی تاواکاردانرا خۆ بەڕاستی دانانی بودجە ئەوە شتێکی مەحاڵ نییە کە ئێمە نەتوانین بەتابەتی کە هەرێمی کوردستان خۆی پارەکەی لە بەغاوە بێت داواتەکانی دیارە چەند کۆبوونەوەیە کە لەگەڵ وەزارەتەکان و بودجەکە پەرلەمان نەتوانێت بە یاسایەک دەری بکات و ئەو کاتە هەم کەوێتە ژێر چاودێریەوە و هەم بەدات پەروەرانە دابەشەکرێ بەسەر بە پێی ژمارەی دانیشتوان بەسەر ناوچەکانە و ئەمە هەنگاوێکی دروستەوە ئەبێ بشبێ ئیتر بەهانە نامێنێ بۆ نەبوونی بودجە بۆیە ئەم هەنگاوە دڵخۆشکەرە بەس ڕێکەوتن کراوە لەسەرەوەی کە بودجە دارایی بە سیادی بکرێت ئەوە کراوە بۆ موچە بێ و بۆ هەم بۆ پرۆژەکانیش بێ سکۆ لە سلێمانی وەلاوێ بڵێن گرفتی پرۆژایە ئەوەی بینیمان لە ڕێکەوتەکە پێ دوایە کرابێ ئەوەی لە کۆبوونەوەی ئەنجومی وەزیرانی ڕۆژی ئەوە بوو بەڵێ ئەوە خوێنرایە واش قسەکراکە ئەو ڕێکەوتانە کراون دەبێت کۆکردنەوەکە شەر سیادی بێت و خەرجیەکە سیادی بێگومان کۆکردنەوەکەی فەرمانبەرانی حکوومەت کۆیەکەنەوە ئەوەی کە چێتە خەزانەی حکوومەتەوە فەرمانبەری حکوومەت کۆیەکاتەوە و ئێستا زۆربەشی کراوە ئەلکترۆنی یان ئەگەر ئیرادە هەبێ ئەکرێ زۆر بە ورتر زۆر بە شەفافتر داهاتەکان کۆ بکرێنەوە و بخرێنە خەزانەی حکوومەتەوە و بە شەفافانە تریش سەرف بکرێ ئەنی ئەمە بە تەنها بەڕاستی نەبوونی ئیرادەیە کە ئەمە ناکرێ و دیسانەوە شتێکی تریش با بڵین حکوومەتەکانی هەرێمی کوردستان هەمویان
هەمووی بەویستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرەکان نەڕۆشتن بەڕێوە بەشێکی زۆری بەڕاستی بە بڕیاری دەرەوەی ئەوان لە مەکتەبی سیاسی حیزبەکان و لەسەر لە بڕیار بەدەستی حیزبەکانەوە چوون بۆیە زۆر جار ئیرادە لە ناو حکومەتە هەبووە چی لەلایەن سەرۆکی حکومەت یا جێگری سەرۆک بۆ وەزیرەکانەوە ئیرادە هەبووە بەڵام زۆر جار ئەوانیش ڕوبەڕووی حیزبەکانیان بوونەتەوە بۆیە ئومێدەوارم ئەم حیزبانە ژیتر بەڕاستی لەوە تێگەیشت بن کە هەرچیەک بێ ئیتر چۆنەڵی ئیتر بەسە باش بەس بۆ هەڵبژارنەکە ئەمڕۆژ 13 کۆنسۆڵ و نێرراتی داوایان کردو هەڵبژارنەکە ئەنجام درێت لەم ساڵدا ئەوە دەی کە سەر و هێرم دیاری کردووە پێدە تاو کاتە هەژدە 11 بتوانرێ ڕێکەوتن بکرێ وە دادگای فیدراڵی 24 مانگە کۆبوونەوەی هەیە وڵای ئومێدەوارم هەموو هەنگاوەکان بەرەو ئەوە بڕۆن کە هەڵبژاردن لەو کاتەیە بکرێت کە دیاری کراوە چکە بەڕاستی هەرێم تووشی چۆنڵی شەرمەزارێکی زۆر بوو لە دواخستنی یەکەمی و لەژێر فشارێکی گەورەی نێودەوڵەتیدایە چی نوێنەری نەتەوە یەکگرتوەکان چی ئەو وڵاتانەی کە پشتیوانیان کردوین لە 30 ساڵە و بوونەتە هۆی ئەمە کە لەسەر قاچی خۆمان بۆستین ئەمریکایە فەڕەنسایە بریتانیایە بۆ بەڕێزی شدت ئەمڕۆ ئەم سیانزە نوێنەرایەتی کە لە هەولێرن داواکەن خۆ ئەوانە ڕاستی هەمووی لە بەرژەوەندی خۆمانە باش بۆیە ئیتر وەکو پێکاتەکان بڵێن بەزە سەر پێکاتەکانە چارەسەرەکە چی بۆ پێکاتەکان لە ڕاستیا من لە دەرەوەی ئەو مەوزوع بەس چارەسەرێکەیە دابشکردن لە هەمێکیان لە بادابش بکرێنی چەندە لە بایەک باز نەبێت لە حقیقەتە ئەوەی کە منوەکو خۆم بە حەقی ئەزانم حەق وایە هەموو ئەو پێکاتانە تەنها خۆیان دەنگ بە خۆیان بن اینجا ئەوە چۆن ڕێگەکەم لەسەری گرنگ نییە بلای منەوە بەڵام لە ڕاستیان ناکرێ منێکی مەسیحی تۆی مسلمان ڕێزم هەیە بۆ ئەوە طبیعیە چکە ئێمە حکومەتی هاوڵاتی مادام کۆتامان بۆ داناوە ئەگە کۆتاماندانە ناقی ناکە مادام کۆتامان بۆ داناوە پێویستە تەنها پێکاتەکە خۆی بێ خۆی سەر لەسەر هەمان پێکاتەیە بەس حیزب دەینێرێ مەسیحیەک دەنێرێ ئازانم با مەسیحیەکیش دەنگی باتێ نەک بە دەنگی بەڕاستی یەکیشتر چکە تۆ نوێنەری پێکاتی نوێری حیزب نیت کاتێک کۆتا بۆ مەسیحی بۆ نمونە بۆ تورکمان یا بۆ یەزیدی دائەنرێ نەیوتوە ئەمە بۆ فلان حیزب ئەڵێ ئەمە نوێنەری یەزیدیەکان کە نوێنەری یەزیدیەکانە بەڕاستی پێویستە هەموو یەزیدیەکان یەکێتی دەنگی بنە مشکلەم نییە من بەڵام پێویستە تەنها یەزیدیەکان دەنگ بن چونکە کە منی یەکێتی دەنگ ئەدەم بە یەزیدیەک یەکێتی بۆ نمونە یا بە مەسیحیەکی یەکێتی کە بە ناوی کۆتاوەش دەرەچێت نەک لە لیستی گشتی ئەگەر لیستە گشتێکە دەرچێت طبیعیە بەڵام کە بە ناوی کۆتاکەەوە دەرچوو کەوابێ من زۆڵمم لە دەنگدەری مەسیحی کرد چونکە ئەوە بە دەنگی من دەرچووە بە دەنگی مەسیحەکە دەرنەچووە بۆیە ڕاستیا پێویستە مەسیحەکان سجلی خۆیان هەبێ و دەنگدەری خۆیان هەبێ چەنە ژمارەکە بەلای منەوە بەڕاستی گرنگ نیە بەڵام ئەوە گرنگە تۆماری دەنگدەرانی تایبەت بە خۆیان هەبوو لەسەر ناکرێمە هەبێ بۆ 2023 لە هەڵبژاردنەوە بۆ 5 کورسی مەسیحیەکان تۆماری دەنگدەرانی تایبەت بە خۆیان هەبووە بۆ نەبێ من ئەڵێم قەزمەوەیە ئەوە گرنگە من بەلای منەوە ئەوە گرنگە مادام ئێمە کۆتامان بۆ داناون پێویستە خۆیان لە بینی خۆیانە تر چێ دەرەچێت چێ دەرناچێت سەر بە حیزبەکە گرنگ نیە بەڕاست باش سەبارەت بە دادگای فیدراڵی دووبارە 24 مانگ کۆ دەبێتەوە لەسەر دەستکردنەوەی تەمەنی پەرلەمان و پێ دوایە بڕیارێک بدا لەبارەی تارنووسی هەڵبژاردننی پەرلەمانی پێشبینی یەکەم هەتا پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغاختە کاوان بەرەو باشیە ڕاو باشیشن پەیوەندی هەردوو حیزبەکەش لەگەڵ بەغا باشە پێشبینی یەکەم دادگای فیدراڵی ئەوانە دوا بخات ڕاستیە هەتاوەکو ئەم قۆناغی پەرلەمانیش ئەم هەڵبژاردنش تێپەڕێ پێشبینی یەکەم کە بە هەر شێوازێک بێ لە شێوازەکان وا ناکە کە هەرێمی کوردستان تووشی تەنگژەیەک ببێ تەنگژەیەکی سیاسی و واتە ئەگەر هەر بڕیارێکیش بدا بە پێشبینی خۆم ئەو بڕیارە پێشتر بە شێوازێک لە شێوازەکان ڕەزامەندی یەکێتی پارتی لەسەر وەرگیراوە لە ڕێی چیەوە ڕێی دادوەرەکانی خۆیانەوە پەیوەندیانەوە ڕێگای هەموو شتێکەوە یەکێتی پارتی بەشێکن لە بەشێکی کاران لە ئیدارەدانی دەوڵەت لە هەفتانە کۆبوونەوەیان هەیە و نوێنەریان هەیە سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کە هەڵبژێردراوە ئێستا نوێنەری یەکێتی دەرچووە لەبەرەوە لە ڕێگەی هەموو کەناڵانەی کە هەیەیانەوە لەبەرەوەی عێراق لە ڕاستیا هەم بەغا
ئەوێ ئەو تەنگژانی کە لەگەڵ هەرێ ماهەیەتی بەو ئاقاری کە ئێستا هەنگاوی ناوە بەرەو چارەسەر بڕوە و هەم هەرێمیش لە ڕاستیا ئەوێ و ڕێگە چارەی تریشمان وەکو هەموو جاریش ڕڵێنەوە ئێستا کەس نکوڵی لەوە ناکات کە بڵێ عمقی هەرێم بەغایە جاران ئەگەر وا بوو تیار ڕەنگە کۆمەڵێک ناو ناتۆرە لێ منرایە لەبەر زۆر کەس لە حقیقەتە خۆی حەزەریە کردەوە بەڵام ئێستا هەموو لایەگەڵێن عمقی هەرێم بەغایە جاکە عمقی هەرێم بەغابێ لەبەرەوە و هەرێ بەغاش تەمەنەوەی دەمێکە و هەر خۆی واڵێ لەبەرەوە تەنگژەی تر نایەنێ تەنگژە دروست بەزێگەر حاڵتێکدا بڕیارەی بدا بۆ نمونە بڵێ نادەستوریە و کاتە پەرلەمانی هەرێم حکوومەت چی بەسەردێ وەڵاوەکو گریمانەیەک ئەوە بڕیار بدا کاری پێ دەکرێت لكل حادث حديث عرێ شتێکی وایە ئەڵێ بۆ شتێک حەلیکی خۆی هەیە خۆ بەڕاستی من خۆم وەک پێم پێشبینی تەسەوڕ ناکەمەوە بێ بەڵام ئەوەش بێ کۆتایی دنیا نییە چۆن ئەڵێ حیلە شەرعی کرد بۆ دۆزرێتەوە باشە بەس وەکو وادەی کە سەرۆکیێرێم دیاری کردو هەژە یانزە پێ دوای لەو کاتە بکرێ چکە کۆمیسیۆنش پێشتر باسی مودەی زەمانی 6 مانگ دەکرا ئەوانە ڕاستی دەکرێت ئەگەر بیانێ بە 4 مانگی جێکەند هەڵبژاتنکردنی خۆ بەڕاستی ئەبێ چی بێ ئێمە لە ساڵی 92 هەڵبژاردن مانکردنە شارەزای هەڵبژاردن بووین نە پارەمان هەبوو نە بودجەمان هەبوو نە مەرەکەبەکە من ئاگادار بووم لە زانکۆی سەلاحەدی بنێەوە کاتە چۆن دروستکرا بە شەو لە مختبەرا و مامۆستا بێنەوە مامۆستا بەرە و دەی مەرەکەبەکە کاڵ نەبێتەوە لە پەنجەی و بیکەوە تێزابا و هیچمان نەبوو هەڵبژاردنمان کرد و ڕۆیشت چکە ئیرادە هەبوو بڕیاریش هەبوو ئێستش کە ئیرادە هەبێ نەک 6 مانگ بە 3 مانگی دەتوانرێ بکرێت لەبەرەوە گرنگ ئیرادەکەیە ئەگەر لەم ساڵدا نەکرێت چکە سیوێکی 12 تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە ئەوە بەڕاستی ئەوە چۆن ئەڵێ زۆر نەنگیە بۆ هەرێمی کوردستان کە ئەم جارێتتر نەکرێ هیچ مستاقیەتێک و ڕازگۆیەکی پرۆسی دیموکراسی و ئەمانەی کە بانگەشەمان بۆ کردووە چەندین ساڵە ناتوانین هیچ قسەی لەسەر واباتە بکەین باش لەسەر دۆخی ئەمنی پێشتر بڵین ناکۆکیە بوو لە بینی پارتیوێکیتی لەگەڵ لەسەر کۆمەڵی کەیس پێ دوای لە مڕوانەشەوە بگەن بەڕێکەوتن لەسەر ئەو کەیسی ئەمنیانەی کە هەبوو لەسەر ئێستا بڵێن وەزیری پێشمەرشکەلەیەکێتە پێ دوای پڕ بکرێتەوە شوێنەکەی کە دەمێکە لە ماڵەوەیە گۆڕانکاری وەزاری بکرێت ئاساییە ئاڵوگۆڕکارەکان حزبێ ئاڵوگۆڕ لە پۆستەکانە بکە لەبەرەوەی پەرلەمان کۆنابوو ئەنجومەنی وەزیران ڕاستی شتەکان وەستا بوون تەسەورەکەم لە ئێستاەوە ئیتر شتانە زۆر ئاسایی بڕات ئەنجومەنی وەزیران نووسراوەکە بۆ پەرلەمان و پەرلەمانیش دەنگدانە من نوێری خۆم بگۆڕم جەنابە دەیگۆڕی ڕێگەکەون و کێشەیەک نامێنێت ئەوانە باوەڕ ناکەم لەسەر و کەیسی ئەمنیانەی کە پێشتر هەبوون ناکۆکیە بوو ئەویش بێگومان هەمومان ئاگادار بین هەردوو لا تۆمەت بەخشینەوەی دام و دەستگاکانی یەکتیر هەردوو لا بەو ئاقارە ئیژەکەن کە ئەو کێشانەش چارەسەر ببێ لە ڕێگەی لیژنەی هاوبەشەوە و کێشەکان چارەسەر بێ و ڕاستی بێ چارەسەر کرێ خۆ ناکرێ بەڕاستی و دیسان ئەڵێمەوە ناکرێ هەرێمی کوردستان لە تەنگژەی ئەمنی نێوانی یەکێتی پارتیا بژی بیرمان نەچێ ئێمە ئەو دوو دەستگایی کە لە هەرێمی کوردستانە هەن پاراستن و زانیاری دژە تیرۆری پارتی و دژە تیرۆری یەکێتی لە ڕاستیە ئەم دەستگانە خزمەتێکی ئەجگار گەورەیان بە خەڵکی کوردستان کردووە بەدەر لە ڕەخنەکانمان و لەسەر بەشداری لە سەرکوتکردنی خەڵک و بێگومان ئەوە هەیە و هەش بۆ ئەژمێنێ و هیچ دەستگایەکیش لە دنیاە بەڕاستی بە ڕێژەیە لە ڕێژەکان ئەو شتانێکە وەکو من و تۆمانەوێ نەبووە مثلا لە ئەمریکا پۆلیس خەڵکی بێگوناهی لەژێر هینی خۆیان کوشتووە ئێمە ناتوانین بڵین کوردستان لە ماوەی ئەم چەند ساڵەیە بۆتە سویسرەیە ئەبێت نەخیر بەڵام دیسانەوە ئەڵێمەوە بۆ کەمکردنەوەی پێشێلکردنەکانی مافی مرۆڤ بۆ کەمکردنەوەی کارە نایاسایەکانی دەستگاکانی ئێمە کارکردنی بە یەکەوە یان باشە لەبەرەوە ناکرێ ئەم دوو دەستگایە بە بێ هاوکار یەکتر ئەم قسە لەسەر ئەو بکاو قسە لەسەر ئەو بکاو ئەو مەلەف بۆ ئەو بڵێ ئەو مەلەف نەخیر ئەمە بەڕاستی هەڵەن و پێویستە ئیتر لێرە چارەسەری بنەڕەتیش بۆ ئەوە بکرێ پێ ئەو دەستگایانە ئیتر هەنگاوی جدی بدرێن بەرەو بە نیشتیمانیکردنیان باش بەستە بۆسی تر لە یەخستنەوەکان زیاتر بە سەر تەرکیز لەسەر هێزی پێشمەرگەیە
تەرکیز بۆ نمونە لەسەر هێزی جۆرا و جۆری تر هەواڵگیری جۆرا و جۆری تر هەمووی لە ڕاستی هەمووی دوایانە بێ لەوانی تر زەرورتر نیە تا هێزی پێشمەرگە لە ڕاستی هەمووی زەڕورە هەمووی زۆر زەڕورە کە هەمووی بکرێ بە هێزی نیشتیمانی و لە یەک سەرچاوەوە و بە یەک ئاقار بە یەک شێواز ئیش بکەن ئەمەیە کە خەونی هەمومانە بەڵام ڕاستیە ئاسان نییەوە هۆکارەکە چێکێسە هاوپەیمانانیش بەس تەرکیزیانە سەر هێزی پێشمەرگەیە بۆ یەکگرتنەوە ئاخرەزان ئەگەر شتێک بکرێت لەوەی ڕەنگە تۆزێک ئاسانتر بێ لەوەی ئەوانی ترش دەستگار قورسە زۆر چاک لەسەر بودجە عێراق 5 شکولەکێکمان ماوە هەر پەسەند بکرێ هەفتەی داهات و باسی پەسەندکردنی دەکرێت کاریگەری دەبێت لەسەر موچە لەسەر بژانەوەی ئابووری هەرێم بێگومان بۆ موچەی فەرمانبەرانیش ئایا هاوتای عێراق دەکرێت قسە لەسەرەوەی خانەنشینان بە هەمان شێوە ڕاستیە چەند خاڵک ماوە لە پرۆژەی بودجەیە هیوادارم ئەو خاڵانە چاکرابێ پێش دەنگدانێکی لەو خاڵانە ئەوەیە کە ئەو بڕەپارەی کە بۆ هەرێمی کوردستان دانراوە ئەڵەیە بێ سەرچاوەکەی لە داهاتی نەوت و داهاتی ناوخۆی عێراقەوە بێ باش ئەگەر نەوت ناوخۆی هەرێمە بەس ناوخۆی داهاتە ناوخۆیەکانی عێراقەوە بەڵێ ئەگەر سپێنێ نەوت نرخی بوو بە $40 بودجێ عێراق دائەبەزێ کەوابێ ئەو بڕێی کە بۆ ئەمەژێت کەمتر بێت لەو بڕێی کە بڕیار درراوە عێراق خۆی ئەتوانێت بە شتی تر تەعویزی بکاتەوە ئەتوانێت لە بانقی مرکزی پارە سەحب بکات ئەتوانێت قەرز بکە سەرچاوەی تری داهاتی هەیە لەبەرەوە بەڕاستی ئەوە بڕێکی غەدرە لە هەرێمی کوردستان کە لەو یاسایەدا هەیە و نابێ بمێنێ باش لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی بەغایە وتیان لیژنەیەک پێکەنراوە بۆ لابردنی ئەوە بکەوە وازانە بڕی 12 بەندی 12 ئەبێ ئەوە لا ببرێ گەرەوە لا نەبرێ بەڕاستی ئێمە ئەبێ لە سەیری دیسانەوە چۆن جوتیار هەڵێ باران باری نەباری ئەمەش بڵین ڕێنەوت نزم نەبەوە لە ڕاستیە ناکرێت تۆ مادام ئێمە نەوتەکەمان لە ڕێی سۆمۆ ئەفرۆشرێ پێویستە هەرێمی کوردستان دۆخی دارایەکەی لەگەڵ بەغا وەکو پێش 2013 بێ هیچ فەرقێکی نییە لەگەڵ بەسڕە و لەگەڵ سلەیمانی هەولێر کووت ئەبێ وەکو یەک بێ هەموو چی فەرمانبەرانی چەند بێ چەند نەبێ هەم خانەنشینی و یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق پێویستە جێبەجێ بکرێتتر هەڵوەشاوەتەوەی هەرێم ئەبێ ئەوەی عێراق جێبەجێ بکرێت ئەمەی هەرێم پێویستە هەڵبۆشێنرێتەوە چکە بەڕاستی خانەنشینان لەوایە قازانجەکەن دادگای فدرالیش هەر هەڵگۆشاندەوەی هەرێم هەندێک کەس لەم یاسای خانەنشینی هەرێم قازانجەکە بەداخەوە ڕێزم بۆیانەیە ئەویش ئەو پەرلەمانتارانن کە خزمەتیان کەمە و ڕێگەیان نەدا یاسای یەکگرتووی عێراق جێبەجێ بکرێت لەبەر قازانجی خۆیان چونکە ئەو پەرلەمانتارانەی کە خزمەتیان نەبوو ئێساش بە 2 ملیۆن و 2 ملیۆن و نیو لە کوردستان خانەنشینە بن بە پێی یاساکەی بەغابێ ئەوانە خانەنشینیان بۆ نەبوو لەبەر خاتری خۆیان کە زۆریشان بە دەنگی خەڵکی هەژار و بەناوی دژایەتیکردنی گەندەڵی چوونە پەرلەمان لەبەر خاتری خۆیان نەیانهێژ یاسای خانەنشینی یەکگرتوو ئەنینا ئینسان با قسەیە چۆنڵێ بۆ حەق بکە حکوومەتی هەرێمی کوردستان یاسای خانەنشینی یەکگرتووی پێ باشتر بوو و ئەوەشی نات بۆ پەرلەمانی کوردستان بەڵام پەرلەمان لە باڵاکان نەنا بۆ هەمووی قازانج بوو بۆ پەرلەمانی کوردستان بە هەموو کتلەکان بە هەموو کتلەکان ئەوانەی بەعرزەکەم هەمویان بە هەموو کتلەکانەوە نەخەیر یاسای یەکگرتووە هیچیان هەمیان ڕێکەوتن لەسەرەوەی کاکە حەکیم ناگادارم حەزەکەم دواتر ئەزانم بەڵام کە ڕێکەوتن هەمویان لەسەر ئەوە ڕێکەوتن کە قازانجی خۆیانی تیا و بە هەموو کتلەکانەوە ئەینا حکوومەت یاسای یەکگرتوو بوو بۆ ئۆپۆزیسیۆن بۆ نمونەکانی ئۆپۆزیسیۆن من ئاگادارم هەمویان داوایان کرد کە و خانەنشینەکەم بکرێتەوە بەس بیانی سوپایە کەمکراوەتەوە ئەگەر بەدەنگی زۆری نەباوە بچەسکاگە کاک حەکیم کەم کراوەتەوە هەمووی پلەی باڵا زۆر کەم کراوەتەوە بەڵام چێ قازانجی کردووە لەمەیە کۆمەڵێک پەرلەمانتار کە خزمەتیان نەبوو ئێستا کە تەخانەنشینەکردن بە بڕێک 2 ملیۆنەوە ئەزەم 2 ملیۆنی و خانەنشینە بن بە پێی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق ئەوانە خانەنشینیان نادرێتێ لە عێراق شتێک نییە ناوی پلە باڵا بێ لە عێراق یەک یاسا هەیە فەرمانبەر یەکێکە پلە باڵا یعنی چی بۆیە پێویستە لە هەرێمی کوردستانیش ئەگەر تۆ دادپەروەری دەوێت هەموو کەس بە یەک یاسا خانەنشین بکرێت بەس یەکێتی پارتی لە پەرلەمان ئەگەر بیان ویسپەیە بە زۆرینە توانێت لەبەرەوەی قازانجی یەکێتەکانیش تیا و بەشێک لە یەکێتەکانیش خۆمەچی پێڵێم بەشێک لە یەکێتەکانیش ئەگەر ئەوە جێبەجێ بکرێت یاسای بەغا زرەریان نەکرد باشە بەس ئێستا بۆ سیستەمی موچە دوایەوەی کە ئەو لەم پەرانە لا ببرێن هەرچەندە واستەنگان قسە سەر وەزیرە کوردەکان لەوێ بوون واستەنگانی بودجە پێویستە وەزیران
پێشتر بۆ شتیانە بچێتە ڕەنگە وەفدی حکوومەت ڕۆیشت بۆ باغدا سەر ڕێزم هەیە خۆ هەموو کەس پسپۆر نییە بەداخەوە هێشتا ئەمە فێری ئەو نەبووین خەڵکی پسپۆر بنێرین بۆ مفاوەزاتەکانمان ئەو بەڕێزانی کە وەزیرن خۆماناوێت کە من وەزیرم ئیتر لە بودجە ئەزانم لە هەموو شتێک ئەزانم لەوە بەڵام پێویست و بەڕاستی پێش ئەوەی کە ئێستا قسەی لەسەر بکرێ پێویست بک ئەو کاتە لە یاساکەیە ئەوە دانەنرێکە لە ئەنجومەنی وەزیرانەوە کە ڕۆیشت پێویست بە ئەوی تیانە بێ ئەو ڕۆژەی کە ئیمزای ڕێکەوتنی هەولێر و بەغداکرا ئەوایە یەکێ لە بڕگەکانی ئەوە بێ کە یاسای بودجە هەموار بکرێتەوە لەژێر ڕەچاوی ئەم ئیتفاقە باش ئەگەر بازدەوکە ئەمانە لا ببرێن دوایەوە کە دەگات گرفتی موچە نامێنێ گرفتی پرۆژەکان نامێنێ بەڕێز وەزیر بۆ کاتە تقریبا بزەم تریلیۆنێک و 200 میلیارێک دا بە پێی ساڵانە کەم یا زیاد دەکرا هیچ کێشە نەبوو هەموو کەس 25 مانگ موچەی خۆی وەرەگرت هەموو وەزارەتەکان و ئەسڵانەوەی کەبیری لە نەکرداتەوە موچە بوو ئەی بۆ دامەزران دکتۆر دەمێک کە دامەزران وەستا و دامەزرانێکی دادپەروەرە دامەزراندن حکوایە حکوومەت یاریمی کوردستان لە ڕاستی ئایتر سیر بکاتەوە 10 ساڵ زیاتر خەڵک خانەنشینە بێ شوێنەکانیان بەتاڵە ئەگەر وەختی خۆشی هەڵاوسان هەبوو بێسا هەڵاوسان نەماوە جگە لەوە کۆمەڵێک توێش هەیەەوە پێویست پێیانە مانای تیانێ مامۆستای وانە بێژ هەبێ مامۆستایەک دەرز بڵێتەوە بە 300,000 دینار ئەوە بەڕاستی تاوانە بەرەمبەر ئەو کەسە بۆیە پێویستە دامەزرێنی چۆنی دامەزرێنی کەفی خۆتە پێویستە دامەزرێن مامۆستا پێویستە دامەزرێنەوە نەبوو تەسنیفە وەزیری پەروەردە بوو وڵای ئەمە هەموو دامەزرانەکان لای خۆمان من خۆم کە وەزیر بووم دەسەڵاتی دامەزرانی هەموویم هەبوو پەرستار چەندی خەستەخانە کراونەتەوە ئامێریان هەیە پەرستاریان نییە باشە ڕاستیە ئەوە ئەو پەڕی کارێکی نەشیاوە لەم لاشەوە بینین جاری وایە چەند سەد کەس چەکدار تەعینەکرێەوە فەوجەکرێتەوە ئەمە ئاکرێت لەبەرەوە پێویستە حکوومەت بەڕاستی ئیتر واز لەوانە بێنێ و بە فیعلی کاری حکوومەتایەتی خۆی کە کاری حکوومەتایەتی پێشکەشتنی خزمەتگوزاریە بۆ دابینکردنی ئەمن و ئاسایشە ئەمەیە کاری حکوومەتایەتی ناکرێت خەستەخانەیەک کرابێتەوە ئامێری تازە هەموو شتێکی هەبێ قفڵمان لیابێ لەبەرەوەی پەرستارمان نییە و دکتۆرمان نییە چۆن شتی وابێ ناکرێ بەڕاستی من ئەمڕۆ قوتابخانەکانم بە مامۆستای وانە بێش بە 200,000 دینار دەرز بڵێنەوە ناکرێ ئەمە بەڕاستی بەزە بجێ لە بەغدادی بەشی دامەزرانی ژەکە تۆر ئەگەر جوانی دارەوەری ئەگەر بە دادپەروەری سەرف بکرێ ئەگەر بە شەفافی سەرف بکرێ بەشێ هەموو شتێکەکە لە کەم لە زۆر کوردەواری باشی وت باش بەس سەبەر بەدەستپێنەکردنەوەی نەوتەکە ئێستا هەڵبژاردننی تورکیا کاریگەری هەیە لەسەر دەستپێنەکردنەوەی نەوتەکە بێگومان کارتێکردنی هەیە لەبەرەوەی لە ڕاستی هەموو شتەکان بە سیاسی کراون یعنی بیرمان نەچێ ئەم اتفاقانی کە کراوە خێزانی ئەردۆغان خۆی حیزبەکەی دەوروبەرەکەی دەوری زۆر ئەنتیا هەبووە لەوە ئێستا کە ئۆپۆزیسیۆن لە یەکێ لەەوە نقاتانی کە لە ئێگرێ ئەڵێ ئەمە تۆ تورکیا تووشی ئەوە کردو کە ملیارێک و ئەوەنە ملیۆن دلار تەغریم بکرێت چی ئەمانە لەبەرەوە بمانەوە نەمانەوە پەیوەندی هەیە پێشبینی دەکەیت تا دوای هەڵبژاردنەکە و کێشەی ڕاگرتنینەوە تار بەردەوام بێت هەڵبژاردننی سەرۆکاتی خولی دووەم من ناتوانین بڵێن چەند بەڵام هەر چارەسەرکرێ ئەین شتێک نییە هەڵواسراو بێ بۆ دووەم میژە ئەمە بەڕاستی بۆ عێراق وەکو زیانی بجێی کۆی عراق ئەو زیانە گەورەیە نادا چکەم عراق ئەتوانێت سەقفێکی بۆ دیاریکراوە لە ئۆپێکەوە ناتوانێت لەو سەقفە زیاتر بفرۆشێ ئەتوانێت لە نەوتی شارەکانی تر لە نەوتی بەسرا تەعویزی نەوتی هەرێم کاتەوە بۆیە ئەکرێ هەتاوەکو نەوتی هەرێم ئەڕوات ئێمە لە زیادەی نەوتی بەسرا تەعویزی نەوتی کەرکووک و هەرێمی کوردستان بکەینەوە بودجێ عراق بە هەمان سەقفی خۆی بمێنێتەوە ئەمەش لە بەغاوە بودجەمان بۆدێ ڕاستیا تووشی تەنگژە نەبین و ئەو کێشەیەش هەلە بێ لە ئایدا بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ دکتۆر عەبدوڕەحمان وەزیری پێشووی حکوومەت سوپاسی ئەمەدەبوون دەکەین مادومانکردنی سوپاس بۆ بینێرانی برا سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ